تێکۆشەر و پێشمەرگەی دێرین و زیندانی سیاسی عەلی فەتاح بە پەتای نەگریسی ڤایرۆسی کۆرۆنا لە تەمەنی 67 ساڵیدا لە سلێمانی ماڵاوایی کرد. هەر لە ساڵی هەفتاکانەوە پەیوەندی کردو بە ڕیزەکانی ڕێخستنی کۆمەڵەوە وەکو کادرێکی یەکێتی کاری کردو دڵسۆزانە بە ئەمەک بە ویژدانەوە جگە لەوە تەبان کاک عەلی هەم بەرامە هەم زاوایشمە تەبان خۆشەویستم بەڕاستی پیاوێکی بە ئەمەک بۆ وەفا بوو پیاوێکی دڵسۆز و پیاوێکی بە هەڵوێز بوو لە مۆقیفەکانە هەمیشە بەرنامەی ئەو دژی ئەوانە بوون کە دژی نەتەوەکەی بوون بۆیە هەر لەسەر هەڵوێستی جوامێرانەی خۆشی فترەیەکی زەمەنی گیرانیان ئەمنی سلێمانی و دواتر نێرە منتیقەی لای تکریتوانە لەوێ دەست بەسەر بوو. هەر عەلی فەتاح لەگەڵ ئەوەی لە بنەماڵەیەکی تێکۆشەر و خەبات جێڕی گەلەکەمان و کادرێکی دڵسۆزی یەکێتی و ڕێبازەکەی سەرۆک مام جەلال بوو. عەلی فەتاح خاوەنی کەسایەتیەکی بەوەفا و دڵسۆز و بە ئەمەک بوو بۆ کورد و کوردستان و یەکێتیەکەی. کە عەلی پیاوێکی بەویژدان پیاوێکی تێکۆشەر زیندانی سیاسی خەباتژێر ئێتە زۆر پیاوێکی تێکۆشەر بوو زۆر پیاوێکی کوردپەروەر بوو زۆر بە ڕەفاقەت و بۆ دۆستایەتی بەوەفا بوو. ئەوەنەی کە من شارەزایی بم پیاوێکی دڵساف بێگەرد هیچی لە دڵە نەبوو بەداخەوە کە عەلی بەداخەوە ترژیان ئاوایە. عەلی فەتاح برای هەڤاڵ عومەر فەتاح ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە لە ساڵی 1953 لە قەزای ماوەت لەدایک بووە. لە سەرەتای هەفتاکانەوە پەیوەندی دەکات بە ڕیزەکانی ڕێخستنەکانی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستانەوە و نەپساوانە خەباتی کردووە لەسەر هەڵوێستە نەتەوەیەکانیشی دژی ڕژێمی بەعسی ڕووخا و لەلایەن ئستیخباراتی سلێمانیەوە دەستگیر دەکرێت و دواتر دەگوازرێتەوە بۆ زیندانەکانی تکریت. مخابن ئەم پیاوە تێکۆشەرە ئەم پێشمەرگە دێرینە ئەم زیندانیە سیاسیە لە بەرەبەیانی 4 2020 و لە سەعات 4 بەیانیدا بە پەتای نەگریسی ڤایرۆسی کۆرۆنا ماڵ ئاوایی دەکات. گۆران سید نووری، گەلی کوردستان، سلێمانی.